ئەوەی کە دروست لە سووریا هەیە تا ئێستا ئێمە هیچ چەنگایەکی کردداری نابینین بۆ ئاساییکردنەوەی دۆخی ناوخۆی سووریا ئەوەی کە هەیە هەتەشە ئەوەی کە پێوترێ هەیئەی تەحریری شام دەستی بەسەر سووریای نوێیان گرتووە دەستگرتنەکە دەستگرتنێکی سەربازیە دوور لە بنەمای یاساییەکان یاخود لەو پێوەر و پێداوگانی کە پێویستە بۆ قۆناغی ڕاگوزەر پەیڕەو بکرێت لە حکومکردنی سووریای نوێیە بە کورتیەکەی ئەوەی کە هەیە لە سووریا لە ئێستاە بریتیە لە دەسەڵاتێکی سیاسی ئیسلامگەرایی تونندڕە و دەستی بەسەر سووریا گرتووە. بە دیوێکی ترە واتە ئەمە بریتی نییە لە حکوومەتێکی کاتی ڕاگوزەر بەڵکو دەسەڵاتێکی ڕاگوزەرە بە شێوەیەکی دەستگرتن بەسەرا دەستی بە سووریا گرتووە لەبەرەوە لەو ڕوانگەیەوە ئەگەر تەماشای باگراوندی هەتەوە شەو ئەو هێزانەی تر کەنجگەل لە هێزەکانی سووریای دیموکرات کۆی هێزەکانی ترێ ماتوانین بڵێن ئەم هێزانە بریتین لە هێزگەلێکە پاشخانێکی توندڕەوی ئیسلامی سیاسی جیهادیان هەیە ئەم گروپانە چاوەڕێ ئەوە لێ ناکرێت لە ناو سووریا لە ئایندەیە کە دۆخی سووریا بەرەو ئاڕاستەیەک بەرن کە دەوڵەتی دامەزراوە دابمەسترێنەوەی کە پێوتری دەولەی مؤسساتی دامەزرێن لەبەرەوە چاوەڕوان ئەکرێت کە ئاڕاستەکانی ژەومان پیشانەیە کە دۆخەکە ئەگەر ئاوا بەردەوام بێ هیچ پێکاتێک لە سووریای نوێیە پێ ناچێت بە ئاسانی بتوانێت مافەکانی خۆی دەستەبەر بکات بە تایبەتتر ئێمە ئەبینین ئەو ئاڕاستانەی کە هەتەشە گرتوێتیە بەر لە ناوخۆی سووریایە ئەوێت بە جۆرێک لە جۆرەکان پشتیوانێکی نێودەوڵەتی بەدەست بێنێ بی ئەوەی گرنگی بە دۆخی ناوخۆیی بدا ئەمەش لەو ڕوانگەی ئەوە کە لە ئاستی نێودەوڵەتی ئەگەر هاتو ڕەوایی وەرگرت و دانپێنانی نێودەوڵەتی وەرگرت و دانپێنانی وڵاتانی هەرێمی وەرگرت ئەوە دۆخی ناوخۆیی زۆر بە هەند وەرناگرێ ئەو وەختە بە دیوێکی تر ڕووی ڕاستەقینەی هەتەشە ئەبینی لە ناوخۆی سووریای نوێیە لەبەرەوە وا چاوەڕوان ناکرێت پرۆسەکە پرۆسەیەکی ئاسان بێ و چاوەڕێ ئەوەشی لێ ناکرێن کە پرۆسەیەکی خێرا بێت بۆ پێی کە ئەبوو محەممەد جۆلانی ئەوەی کە بەرپرسی باڵی سەربازی و ئێستا بۆ بە بەرپرسی باڵی سیاسی و دیبلۆماسی هەتە شەو دەستی بەسەر شاماگرتووەکو دەسەڵاتێکی سیاسی ئیسلامی توندڕەوی ڕاگوزەر لێدوانەکانی ئەگەر بیخوێنینەوە بە وردی ئەوەمان پێ ئەڵێ کە بەنیاز نییە هەم لە ڕووی سەربازیەوە هێزەکانی تر بخوێنێتەوە هەم لە ڕووی سیاسی شەوە پێ ناچێت بێوێت بە ئارەزوومەندانە ئەو مافانەی کە بۆ پێکاتەکانی تر هەیە بە شێوەیەکی نەرم پێیان ببەخشێ بەڵکووە چاوەڕوانەکرێت کە ئەوەی کە پێوتریە شەپۆلێکی دوور و درێژ یاخود قۆناغێکی دوور و درێژ لە گفتوگۆ لە ئەوەی کە پێوتریە دانووساندن لە نێوان لایەنە جیاوازەکانە ئامادەی هەبێت دەمیش بێگومان لەژێر چاودێریی نێودەوڵەتیە ئەبێت و ئەگەر وا بڕوا بۆی هەیە بڕیاری تری نوێ لە ئەنجومەنی ئاساییشەوە دەربچێت بۆ ئەمە بەستە هەڵسەنگاندن و پێوانەکردنی ئەفغانستان لەگەڵ سووریا دوو دۆخی زۆر جیاوازن بەڵام لێک خاڵایەکەگەرنەوەش ئەو پاشخانە فکریە کە هەردوو ئەو دەسەڵاتی کە دەسەڵاتی وڵاتەکانیان گرتو بریتێت لە پاشخانێکی فکری ئەوەی کە پێی ئەوترێ ئیسلامی سیاسی جیهادیە تەنها ئەمە کۆیانەکاتەوە ئەگەر نا لە ڕووی تەنانەت بەڕێوەبردن و ئیدارەدانەوە ئەگەر جیاوازی بکەین ئێستا تالیبان حاڵی حازر لە ئەفغانستانە حکوومەتی هەیە بەڵام ئەگەر تەماشای سووریا بکەین ئێمە حکوومەت نابینین ئەوەی کە هەیە دەسەڵاتی سیاسی هەیە و ئەم دەسەڵاتە سیاسی ئەیوێ دەست بگرێ بەسەر جومگەکانی حکوومەتە و دوور لە بنەماڵە و پێوەرە زانستی و ئیداری و یاسانی کە هەن ئەوێ حکوومەتێکی ڕاگوزەر دروست بک بۆ ئەوەی لایەنەکانی تر وێزەکانی تریتیا بتوێنێتەوە و خۆی باڵا دەست بێتیا بۆ پیکەیانەی دەست بگرن بەسەرەوەی کە پێوتێ ژومگەکانی دەسەڵات لە سووریا ئەم دەسەڵاتە بە شێوەیەکی گشتی لە هەر شوێنێکی جیهان بێت چ لە ڕۆژەڵاتی ناوەڕاستا بێت چ لە ئەوروپا و لە ئەمریکا بێت یاخود لە ئەفریقا بێت ئەم جۆرە لە سیستم و لە شێوازی بیرکردنەوە و لە ئایدۆلۆژیا بە مەترسیدا ئەنرێ نەک لەسەر تەنها کۆمەلگای سووری بەڵکو لەسەر وڵاتانی هەرێمی و لەسەر تەنانەت ئەوەی کە پێ ئەوترێ کۆمەلگای نێودەوڵەتی ئەوەی کە هەیە لە سووریایە مەترسی ڕاستە و خۆیە بە تایبەتتر لەسەر دۆخی ناوخۆی سووریا بۆ پێیکە ئەم دەسەڵاتە هیچ شوێنەوەیەک ناکات بۆ ئەو پێکاتەیە کە نیوەی کۆمەلگا پێکەهێنێ و ئەتوانم بڵم ئیدارە دەرو بەڕێوەبەری نیوەی کۆمەلگا نیوەکەی تری کۆمەلگاشەکە ژنانن لەبەرەوە لەو ڕوانگەیەوە مە چاوەڕێ ئەوان لێ ناکەین کە هیچ مافێکی ژنان و مناڵانیش دەستەبەر بکەن بۆ پێی کە ئەمان تێڕوانینیان بەم جۆرەیە بۆ ژنان کە لە دوان و هیچ ویست و ئیرادەیەکیان نییە و هیچ توانایەکیان نییە کە بەشداری بکەن لە ناو پرۆسی سیاسی یاخود لەوەی کە پێوتە ڕۆبەری گشتی لە ژیانی گشتیا لەبەرەوە بێگومان ینی هیچ گومانێکی تیانە مەترسی دروستەکەن بۆ سەر بەشداریکردنی ژنان کێکێکە لەو پرەنسیپانەی کە هەم ڕێکەوت چەندین ڕێکەوتنامەی نێودەوڵەتی یەکە گرنگی پێەیە هەم ئەو بڕیارە نێودەوڵەتیانەی کە لەو بوارەیە دەرچوون بەجارێکی تر گرنگی پێەیە و لە هەمان کاتە ئەم دۆخە ئەتوانی بەرفراوانتریکی بەسەر مناڵی شاجێ بەجێ ئەبێت لەبەرەوە ئێمە بە مەترسی ئەیبینین و ئەبێک بابەتی تریشمان بیر نەچێت مۆدێلێکی دشتر
دژی ئەو مۆدێلە ئیسلامە سیاسیە جیهادیە مۆدێلێکی دەشتر هەیە لە ڕۆژاوای کوردستانە لە ئەزمموی خۆسەر لە باکوور و ڕۆژهڵاتی سووریا ئەم مۆدێلە جیاوازتر تەنانەت نەکرد لە سووریا خود وڵاتانی هەرێمی جیاوازتر لە هەموو جیهان ڕێژەی بەشداریکردن 50 بە 50یە کە ئەمە بابەتێکە پێم وانیە لە کەم ڕوبەری ناوچەی دنیاە بەشداریکردنی ژنان 50 بە 50 ئەگەر لە 50کە زیاتریش نەبێت لەبەرو ئەم جۆرە ئەم لە حکومکردن و ئەم مۆدێلە لە ئەوەی کە پێ ئەوترێ پێشەکردنی ژنان لە ئەزمموی خۆسەر و پاشخستنی ژنان لە سووریای نوێ بۆ عقلەتی کە ئێستا حکومی سووریاکە بێگومان پێکدادان دروستە بێ و ئەم پێکدادانە لە ئایندەیە لێکەوتەکانی ئەبینین بە تایبەتر دوای ئەوەی کە کۆمیتێکی باڵاوی کە پێوترێ کۆمەڵی دامەزرێنەر یاخۆ جەمعی تەسیسی پێکجێ بۆ نووسینەوەی دەستور ئەمە گومانیتیانی ئەبێ بە یەکێک لەو خاڵانەی کە مشتومڕێکی زۆر ئەگرێتە خۆی و جیاوازێکی زۆر قوڵیش ئەگرێتە خۆی و ئەمێک بابەتی تریشمان بیر نەچێ ڕاستە هەتە شەوک و دەسەڵاتێکی سیاسی توندڕە و حکمی و دەسەڵاتی گرتوۆتە دەست لە سووریای نوێ بەڵام ئەبم جۆرە گەلانی سووریا و ئەو ئەزمونە تۆکمە بەهێزەی کە لە ڕۆژئاوای کوردستان ئامادەیی هەیە ئەزمموی خۆسەر پێم وانە ئەم دۆخە بهێڵە بۆ جۆرە بەردەوام بێەوە لە هەما کاتا چاودێریی نێودەوڵەتی ژێر لایەن ئەنجومەنی ئاسایش لەلایەن ئەمریکا و هاوپەیمانەکانی لەلایەن ڕێکخراوانی نێودەوڵەتیەکانە لەسەر دۆخی ناوخۆی سووریا لەبەرەوە ڕاستە دۆخەکە مەترسیدارە بەڵام وەگەلانی سووریاش گەلانێکی هۆشیارن جیاوازتر لە گەلانی تر وا چاوەڕوان ناکرێت کە بهێڵن ئەم دۆخە ئەبم جۆرە تێپەڕێ لانی کەم مشتومڕێک دروستە بێ ئەگەر نەگاتە ئاستی پێکدادانیش خۆی مەسلەی مانەوەی ئەزمموی خۆسەر لە ڕۆژئاوای کوردستان و ئیدارەدانی ئەزمونەکە تا ئێستا ئەمە تەنها لە یەک بابەتەوە سەرچاوە ئەگرێ و هەڵقڵاوە بریتیە لەو ئیرادە بەهێزەی کە گەلی ئێمە لە ڕۆژئاوای کوردستان هەیەی بۆ هێشتنەوەی ئەزمونەکە و بەردەوامی پێدانی ئەوەی کە هەیە لەم پشتیوانیانەی کە ئێستا ئەمریکا ئەیکا لەگەڵ ئیسرائیل و بەشێک لە وڵاتانی ئەوروپا هاوپەیمانەکانیان ئەم پشتیوانیەکی نوێیە هەمووی ئەتوانین بڵین چەند ساڵێکە بە تایبەتر بە دیاریکراوی دوای دەرکەوتنی ئەوەی کە پێوترێ گروپی توندڕەوی داعش بەڵام پێشتر و تەنانە دوای دەرکەوتنی گروپی توندڕەوی داعشیش ئەو پشتیوانیە بۆ جۆرە نەبووە پشتیوانەکە بە دیاریکراوی 2 بۆ 3 ساڵە زۆر تەشەنەی سندووە و وردە ئاشکرا ئەبی هێڵە گشتەکانی بە تایبەتر دوای ئەوەی کەوی پێوترێ 2 بارە داڕشتنەوەی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتووەتە بەرباس و بەرجێبەجێکردن پشتیوانەیە گومانیتیان ینی پشتیوانی گەلی خۆمان بۆ خۆمانە بەڵام بەدیوێکی ترا ئەو پشتیوانی کە ئێستا هەیە لەلایەن ئەمریکا و لەلایەن ئیسرائیل و هاوپەیمانەکانیەوە ئێمە بە شێوەیەکی نەرێنی لێ ئەڕوانین و ڕۆڵێکی گەورە و کاریگەریشی ئەبێت ئەم لە پشتیوانیکردنی ئەزمموی خۆسەر هەم لە دامپیانان بە و ئەزمونە هەم لە جێگیرکردنی لە چوارچێوەی سووریای نوێی دیموکراتی فرەیی کەوا چاوەڕوانەکرێ بۆ جۆرە وڵاتەکە دابڕژدێتەوە و لە هەمان کاتا بابەتێکی تریژی ئێمە و بێوەمان بیر نەچێ بەشێکی زۆری ئەو وڵاتانی کە پشتیوانی ئەزمموی خۆسەرەکەم بە تایبەتر ئەمریکا ئەو وڵاتانن کە ئەندامی هەمیشەیی نەتەوەیە گرتوەکان و ئەندامی هەمیشەی ئەنجومەنی ئاسایشین ئەنی مافی ڤیتۆیان هەیە لەبەرەوە و توانای ئەوەشان هەیە کە لە ئەنجومەنی ئاسایشەوە چەند بڕیارێکی هەمەجۆر و جیاواز لە بەرژەوەندی ڕۆژئاوای کوردستان یاخود سووریا بەگشتی دەربکەن لەبەرەوە لەو ڕوانگەیەوە ئەم پشتیوانیانە لایەنی نەرێنی زۆرە و بەردەوامی شەبێت و لە هەمان کاتە ئەتوانم بڵم بۆ بە خاڵێک کە ڕێگری ئەکا لەوەی کە تورکیا و کۆندامێکی ناتۆ پەلکێشی زیاتر کاتە سەر ڕۆژئاوای کوردستان بە دیوێکی ترە ئەتوانم بڵم ئەم بەر پشتگیریکردنە ئەم پشتیوانیکردنە بەردەوامە بێ بۆ قۆناغەکانی ئایندە شتا ئەو کاتەی سووریا ئەبێ بە سووریایەکی فیدراڵی ئەوەی کە پێوترێ دیموکراتی فرەیی کە تیا کۆی پێکاتەکان مافەکانی خۆیان دەستەبەر ئەکەن یەک بابەتی تریشمان بیر نەچێ سووریایەکی هەمەڕەنگە لە چەندین نەتەوە ئیتن و ئاینی جیاواز پێکاتوە لەبەرەوە چاوەڕوان ناکرێت وڵاتەکە بە شێوەیەکی خێرا یاخود ئەوەی کە پێوترێ بەپەلە دۆخی ناوخۆی هێور بێتەوە کۆمەلگای نێودەوڵەتی شەوەی گومانیتیانە چاودێریکی بەردەوام ئەبن لەسەر دۆخی ناوخۆی سووریا بۆ پیهەچ ناکۆکی و ئاشۆبێکە ناوخۆی وڵاتێکا دروست ببێ بەرفراوانە بێ ئەوەی کە پێوترێ پەلکێشی دەستی دەرەکی ئەکا و پەلکێشیکردنی دەستی دەرەکی کێشە و ئاشۆ بۆ ناوخۆ و وڵاتانی هەرمی و کۆمەلگای نێودەوڵەتی دروستەکە ئەوە دروستەکە و مەترسی کە پێوترێم دروستکردنی مەترسی لەسەر ئاشتی و ئاسایشی نێودەوڵەتی لەبەرەوە لەو ڕوانگەیەوە پشتیوانەکان بەردەوام ئەبن چاودێریەکانیش بەردەوام ئەبن و دۆخی سووریا وردە ئارامی بەخۆی ئەبینێ بە جۆرێکە مافی سەرجەم پێکاتەکانی تیا دابین بکرێ بەڵام ئەم پرۆسێ بێگومان پرۆسێکی ئاسان و خێرا و ئەوەی کە پێی ئەوترێ بێ کێشە و بێ ئاڵنکاری و بێ ئاشوب نابێت.